کاگازاجان ئەڵێ من ئەگەر بە قسەی دایکم نەکەم دنیا ئاخرەکە وڵای دکتۆر ئیسەش من پێشم وتووە ئەڵێ لە مەسلحەتی منە مەسلحەتی چی چەند جاریش پێم وتووە ئەو ماڵ کاولکردنەوەیە یانە ماڵ کاول دەکاتەوە باشە منش بە خێزان ماڵم ئەی هەر دایکت نەبووە سەبەب ئەوەی کە خۆشەکەتی بە تەلاقداندا کاک دکتۆر ئەم خەسوێ منە تەداخڵی ژیانی هەموو کەسێکە کات هەر خۆی بەڕاست ئەزانێ وەڵڵاهی ئەیەوێت توێش وەک خۆشکەکەت ئەو با ئیسش بڵم دکتۆرش دانیشتووە توێش وەکو خۆشکەکەت بە تەلاقدان بدات بەخوا ئەگەر منیش وەکو مردی خۆشکەکەت بوومایە دەمێک بوو تەلاق درابوویت ئەبێ سوپاسی خوددا بکەیت کە من وەک مردی خۆشکەکەت بیر ناکەمەوە ئێستاش درەنگ نەبووە ئەتوانی ئاگاداری ماڵ و مناڵی خۆت بیت و هەمووشت بە قسەی دایکت نەکەی چونکە من ئەوەندە زیاتر تەحموڵم نەماوە بەڕاستی با مناڵەکانیشمان سەرگەردان نەبن بەس شنەخان ینی ڕاستەکە یانیسا تۆ تەجروبە لە خوشەکەەوە نەگرتووە ینی خوشکێکە بۆچی تەلاق دراوە ئەمەگە تەداخوی لە ژیانی ئەوواکەیان تۆش حەزەکەیت تەلاق بدرێت و لێک جابیتەوە شتێک هەیە بۆ نەکات پێداویستەکانە بۆ نەکات تاتو ئاوا بکەی نا کاک دکتۆر منیش ئەڵێم ئەو شتانەی کە من داوایەکەم بۆم بکات منش ناچمە ماڵ باوکم هیچ پێویست ناکات بۆ ماڵی دایکم نەڕۆمەوە تۆش ئینادی لەگەڵ مەکە کاک دکتۆر زۆر ئینادە نازام چی لەگەڵا بڵێم هەر شتێ من داوایەکەم ئەکسەر ئەڵێت دایکە تەداخل تاکە یەکسەر ئەیباتەوە سەر دایکم نازام چی بڵم لەگەڵی بەڵێ بە چی ئازانی کە دایکی فێریەکە مەسەڵ شتانی داوایەکە هەیەی یانیەتی دکتۆرکیان من نازانم وێنە بەڕاستی وەڵی کەم تەرخەمی لە هین من ناکات چه کەم تەرخەمیکم لێ کردووە یانێ چی داوا کردووە بۆم نەکڕیوە چی وتووە بۆم نەکردووە من خۆم ئەقلم هەیە مناڵ نیم ئەزانم چی پێویستە بۆ ماڵەکە ئەیکڕم توش چی داوات کردووە من هێنامەتنەوە ماڵە بەڵام تۆ دایکت چی بڵێ هەر ئەو ئەڵیت تۆ هەر کاتێ ئەچی وە ماڵ دایکت و تیتەوە ئەگۆردری من پێت دەڵێم بە ئەم کێشەمانە نەمێنێت ئەمن لەوە زیاتر چی بکەم بەڕاستی نازانم چی بکەم دکتۆرگیان یانێ خۆی باشە زانێت چی پێویستی ئەو ماڵە بووە من لە زیاو بۆیم کردوە باوەڕت بێ دکتۆرگیان من بە قەدەری سێ ماڵ مەسەفی ئەو ماڵەکەم بە قەدی سێ ماڵ بەڵام تۆ پێ نازانی بەڕاستی پێ نازانی